تایبەت بە کەلار 900 یەکەی نیشتەجێبوونە بۆ کفری 270 یەکەیە بۆ ڕزگاریش 340 بەداخەوە کرێ لەم شارە زۆر کەمە و نرخی کرێکانیش بەردەوام لە زیادبوونایە و چونکە تەڵەبی زۆرە لە سەرخانووی کرێ. هۆکاری چییە بەو شێوەیە تەڵەب هەیە لە سەرخانووی کرێ کاکسێ؟ وەڵا هۆکار ئەوەیە خەڵکی خواروی عێراق دێنە شارە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای شوێنەکەەوە کە ئیشوکار تایە بەردەوام مەشکور بۆخوا لە چاو شارەکانی ترا زۆر باشن لە ڕووی ئابووریەوە لە ڕێی ئیشوکارەوە ئەمە شواکە کە خەڵکێکی زۆر ڕوو لەم شارە بکە و کرێی بەدەگمەن دەستکەوێ ینی خانومان زۆر بەدەگمەن دەستەکەوێت. ئەگەر کەسێک بێ خانووی بەکرێ بگرێ بێت چنێک بە دوایە بگەڕێت تاوەکو دەستیەکەوێت؟ وەڵا لە سیتیەکانە هەیە بەڵام بە حکمی دووری شوێنەکە کرێ هاتوشۆ تایەگرانە خەڵک ڕوو ناکارەوە شوێنانە. ئێمە 100 مەترمان هەیە بە پێی ئامارەی وەرمان گردووە نزیک لە بازار 200,000ەکەوێ ئەین لە سیتیەکانە خانومانەیە 180 بۆ 200 مەتر بە هەمان نرخی ئەو 100 مەترێ. ئەمە شواکە کە تەڵەب زۆر لەسەر خانووەکان ئەو خانوانە بێکە نزیک بازار و شار بە ئاسانیش دەست ناکەوێوانی ناوشار نەوەڵا بەداخەوە ئەو گرفتمان هەیە و هیچ چارەسەر نەبوو. کاکسی وان کۆزانین ژمارەیەکی زۆر پرۆژەی نیشتەجێبوون دروستەکرێت لە سنووری کەلارە. ئایا وانە وای نەکردووە کە خانوو باشتر دەست پێ و یاخود نرخی خانووی کرێ کەمتر بکاتەوە؟ کەم تاکوت کرێنشینان لە چین و توێژەکانە لەو یەکانە سوودمەند بوون بەڵام ئەمە ناگاتەوەی کە ڕێژەیەکی زۆر بێ شایانی باز بێ چکە ئەوانەی کە لە کریان باری داراییان خراپە دواکەوتنی موچە قەیرانی دارایی وای کرد کە ئەم گرفتەمان بۆ دروست بێ و بەردەوام لە زیادبوونای. باش لە ماوەی ڕابردووە بڕیارێکە بوو کە کۆمەڵێکێکی نیشتەجێبوون بۆ کرێنشینان دروست بکرێت. کارەکانی ئەو پرۆژەیە بەکوێ گەشتووە کەی دەسەکرێ بەکارکرد لەو پرۆژەیە؟ هەموو ڕێکارەکانی تەواو بووە خۆشبەختانە لە ئایندەیەکی نزیکای ئینشەڵا دەست بەکارە بێ و بە نرخی هەرزانە درێتە بەشداربوون. باش چەند یەکەیە دروستەکرێ بۆ کرێنشینان؟ بۆ کەلار تایبەت بە کەلار 900 یەکەی نیشتەجێبوونە بۆ کفری 270 یەکەیە بۆ ڕزگاریش 340.